دەمەی جوڵێنە ئەکەوم دەناکەوی باوانە شێوێ وەرە خوارەوە پەنجە لا بەبانەی قرتێنم ئەڵێم تەنکێکە و چاکرد تۆزێ سابوونم لێیا و گرتی دەباشە دەی باش ئەوە چی؟ دایکە ئەوە بۆ ئەگری کچم دایکە خالی جنێوی پێیام باوکەڕ جنێوی پێیای ئەرە وەڵڵا چەند جنێوی پێیای یەک جنێو ئەکە باوکە بڕۆ یەک جنێوی پێیاوە با جنەی پێ با مێردێتی تۆ ڕۆژی حەزار جنێ بە منەی شتێکە قسە لە قسە مەکە خەریکە شیا دەبم باوکە ڕۆ جنێویەوە بە کچی من جنێوەکە چی بوو؟ وەڵا پێوتم بێمێشک ئەکە باوکە مرڕۆ بێمێشک بێمێشک بە کچی من بوترێ بێمێشک ئەرێدا باسە بێمێشک چییە ڕۆژی هەزار زمانی زبر بەکاری لە قسەی ناشنی بە منەڵی ژنێکە قسە لە قسە مەکە خەریکە بەرچاوم ڕەژە بێت کچی من جۆ بکرد ئەمە ماڵی باوکتە خۆتی کێنان هەیە هەربی خۆیت ئەگەر لە خۆ بێ لە مناڵەکانش بێ لێرە بن خواکە ئەو خایک دێ بەخوا هەزار جوور شەقی بۆ تەواوەکەم قوربانی بەپیرە بم بۆخوا لێرە یاری ئەکەن دەی سواری کۆڵم بە جۆ بگرە تەربێتی مناڵەکانی ها من تااقەتی ئەو بەس بمنێ بەخوا کە کەل بووم لێتان هەمووتان سەرە پاچاکەم یەڵە بۆ ژوورەوە زیان لێ بێرە باوانە شێ بڕم ترکێنە بێنە یەڵە بۆ ژوورەوە دەی ڕاکەن دەیڵە قازی سەر هارینە بەسە قازی سەر بڕە یەڵە تۆمە دەرە دەی خوا خۆشە پیاوە ئەوە مەسەی تڕ بێ قازی کوێ بێ مامەجان چەنە بازی خۆشە هیچم نەوتوم بێ نابێ یعنی تۆ بەو کوڕێکەوە کچی من ئاوا جنێی پێبێ مامە وەڵڵا قسەی ناشی وەس قسە نەکەیت دەبیێڵە بە ئەو خێزار لە ڕوویە لە بەردەمی منا قسە بکەیت خ چی و تو خبا مۆزاکە بۆ باسکەتان چی بووە نادەمەوە نایەتەوە چییە بێ بێتەوە بۆ ماڵەکە لە بەرەو مناڵانە ئەزانی ئەمڕۆ تۆ زۆر لاڵە ناناسی وەکو من لە واچێت یەک قسەی بەسیتم وەرە بابە ئەویش عەسەبیە لە تۆ ئەخەمە چیم پێ وتو هیچ تیژ خراپم پێ نەوتووە قسە نەکەیت ئاخ حەیف دەڕێفیزێکی مڕەبەعم پێ نییە بۆ بڕۆکەیتەوە نەوەڵا ئەو کاسەی سەرە دەکەمەوە بزانم چیتیایە بێمێش وڵا پڕە هەی تەبعاً پڕە بەڵام لە مۆغ نا لە کا دەتۆ مامەواز لەوە بێنە یەک قاجلی کوردین بۆیە ناوی ناو سیارەکە شاس بۆم قاتی من چێتی ئەها چەند جوانە وڵی مامە پێ ناخۆشنی بە چەند سێر دەگەم لە دیواری قوڕەت ئەدەب سێز بیئەدەب دیواری قوڕ علە قەلبوتە لە نسکافاتی هەر علە قەلبوتە لە نەستەلاتی لە بەڕۆتی ئەدەب سێز دیواری قوڕ ئەودار بکەم بە کونی قوڕتە ئێمامە وەڵی من یەک جنی بەسیتم پیاوە تەنا پێم وت بێعقڵ باوکەڕە بە کچی منەڵی بێعەقڵ بە کچی کێهی من ڕۆژی دە 12 سوڵحەکەم لێرەیە ڕۆژ نییە دوو ئاگر نەکوژێمە لەم ئاوایەیە بۆ لەریق داوامەکەی حەریق ناجسن ناڕەسن بەڵێ تۆزێ سوورم بەڵام حەریق ها بوو تۆ پێنم مامە جۆ بگرە من گوڵاڵە هەر ئەبەمەوە یعنی بەمەوە آخر ناهێڵم ئاخری بەمەوە بەخوا هەردوو قاچێشیێن قاچیم نەشێنی دوڵە هەری بەمەوە ئەی بیتەوە بەڵ ناڕەسەنی ناجسن ڕانەکەی ئاوەرە وەرە کوڕی